لە بەبۆنەی هاتنی جژنی قیامەتی مەسیحیەکانی گوندی هەزارجۆتی قەزای بەردەڕەش لە کەنیسەی مارماریسی مەراسیمیان ئەنجامدا. لە مەراسیمەکەشدا جگە لە خوێندنەوەی نزە و پاڕانەوە بۆ پێشەوە مەسیح چەندین چاڵاکەی جۆراجۆری ئاینی بەڕێوەچوو. ئەو گەژنە پیرۆزە یعنی ئەمە دوعا دەکەن لە رب العالمین خێر و خۆشی بیت لۆ ماو لۆ هەموو برایەکانمان لە کورد عەرەب ئێزدی ئەمە خڕ براینە ئەو گەژنە پیرۆزان ئەمە دەکەن کون ئەو گەژنە پیرۆزە و بە تازایی بیت. ئەڤڕووکە شەڤە عەیدەیە مە ڕێوڕەسمێ ئاینی کرد و جەژنە هەمی مەسیحیا پیرۆزکەمیە قیامەت یە عێراقی و یە دەرەوەی وڵات و داوای سەرکەفتنێتکەم بوو پێشمەرگە بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی لە گشت خزم و کەس و کارم دەکەم و لە هەموو مەسیحەکانی ناوە و دەرەوەی کوردستان. لەگەڵ هاتنی جژنی قیامەت مەسیحیەکان خۆشحاڵی خۆیان دەردەبڕن و پەیامی جێژنیانیان بۆ یەکتر دەنێرن و ئەمەش بەدەست لە ناو دەستکردنی یەکتر و ماچکردنیان جژنی خۆیان پیرۆز دەکەن. مەسیحەکانی قەزای بەردەڕەش خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە بۆنەی هاتنی جژنی قیامەت. هیواش دەخوازن کۆتایی بە کێشە و گرفتەکانی مەسیحەکان بهێندرێت کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بوتنەوە. محەممەد جەلیل، کەناڵی بادینانسات، گوندی هەزارجۆت لە سنووری قەزای بەردەڕەش.